هرچی نعمەتە لەلایەن ئەڵڵاهوەیە جەل جەلالوه. هەرچی نعمەتە لەلایەن ئەڵڵاهوەیە جەل جەلالوه. نعمەتیش زۆر باسمان کردووە. نعمەتەکان چەند جۆرن؟ دوو جۆرن، یا مادین یا معنەوین. مادی ئەوەیە کە بەسەر خودی خۆتا ڕژاندوویەتی لە چاو و گوێ و دەست و قاچ و عەقڵ و هۆش و ئەوانە، و لە هەمان کاتیشا ئەوەی کە لە دەرەوەی خۆت بۆتیە لە خواردن و خواردنەوە و ئەو بابەتانەی تر جلو بەرگ و پۆشاک و ئەمانە. و نیعمەتە معنەویەکانیش گەورەترینیان کە لە هەموو نیعمەتە مادیەکانیش گەورەترە چییە؟ دینە. کە تۆ مسڵمانیەوە گەورەترین نیعمەتە بە تۆ بەخشراوە. کاکە ئەو نیعمەتە بە باوک و دایکی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەبەخشراوە، بۆیە تۆ قیمەتی بزانە، قەدری بزانە. بە مامی نەبەخشرا کە زۆر حەزیشیە کرد ئەو نیعمەتەی پێ ببەخشێ. بۆیە کە تۆ مسڵمانی ئەوە بە نیعمەتێکی زۆر گەورە بزانە. و ئەگەر ئێسش بە ئەو نیعمەتە گەورەی نازانی کە لە دەستتدا وە گەشتیتەوە بە ئەڵڵا لە قیامەتە ئەزانی چیت لە دەستداوە. کە ئیسلامەتیت لە دەستدا وە گەشتیتەوە بە ئەڵڵا جەل جەلالوه ئەزانی چ نیعمەتێکە لە دەستداوە کاتێک کە قەڵبە بیتەوە بە ناو جەهەنەم. بۆیە لە ئێستا قەدر و قیمەتی بزانە، چونکە ئەگەر قەدر و قیمەتی ئیسلامەتی نەزانی لە دەستی بە ئاسانی لە دەستی. و ئەم ڕۆژێکە لە ماوەی 12 ساعات تۆ لە دەستی 12 ساعتی بۆی تۆ مسلمان نەمێنی. حەدیثەکە فەرمێتی یومسی مؤمنان وەیصبح کافرا. شەو مسلمانە بەیانی کردەوە کافرە، بەیانی مسلمانە شەوی بەسەراداها و کافرە بێت. بۆیە قەدری بزانە، زۆر دەستی پێوە بگرە. حتماً بۆیە ئەو خەڵکە وای لێیە لە آخر زمانەیە لەبەرەوەی قەدری و نیعمەتی ئیسلامەتیە نازانێ. ئیتر بە کەلیمەیە جاری وایە وای لێیە، جاری وایە بە کردارێ، جاری وایە بە بیر و باوەڕ کە قوبوڵیەکە. بۆیە گەر دوورکەویتەوە لە قورئان و لە سنەت ئیلا ئەو نیعمەتە ضایعکەیت و دابڕێ لێ. جا بۆیە هەرچی نیعمەتە لەلایەن ئەڵڵاهوەیە و گەورەترین نیعمەتیش ئیسلامە. حتا تۆ لە ئیسلامە شارەزاتر بی ئەو نیعمەتە زیادە بێ لەسەرت. هەتا وەکو بێ ئاگاش بی لێی تۆ نیعمەتە لە دەستە دەی وردە وردە لە دەست دەڕوە تا نامێنێ. کە گەورەترین نیعمەتی ئیسلام بێ هەوڵدان بۆی لە پێش نان و ئاو و خەو و خواردنەوە نییە، پێش جل و بەرگ و هەموو شتێکەوە نییە. ئاخر سەحابە ئەویان درک کردبوو. بۆیە نان و ئاو و خەو و جل و بەرگ و هەموو شتێکیان بەجێ هێش بۆ کوێ؟ بۆ مەدینە، بۆ ناو ساحەکانی جەنگ و تیا شەهید بن. بەڵام ئێمە چونکە نیعمەتی چێژ و ناز و نیعمەت و خۆشیەکانی دنیا ئیتر لە هەم نیعمەتێ بە گەورەترە بینین، هەڵێن ئیسلام خوا خۆی سەریەخە، با ئێمەش بە خۆمان هەر بخۆین و بخەوین و کە لە ئەنعام یاکولون وەیەتەمەتەعون. ئاوان لێهاتوو.